سەرباری ئەوەی کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی زۆرینە موسڵمانن، بەڵام زۆرجار پرسی نەتەوایەتی پێش هەر پرسێکی ئاینی کەوتووە. هاوکات زۆرجار لە ڕۆژهەڵاتی ناوەڕازدا هەمیشە بزوتنەوە جەماوەری شۆڕژگەڕەکان تێکەڵەیەک بوون لە دەمارگیری ئاینی و شوناسی نەتەوایەتی. کورد وەکو نەتەوە کێشەی لەگەڵ چوار وڵاتە هەیە کە ئەم چوار وڵاتە هەر چواریان ینی بە ئاین موسڵمانن لە ڕووی ژمارەوە، لە ڕووی دەسەڵاتەوە، لە ڕووی عمقی تاریخی و جوگرافیەوە لە کورد بەهێزترن. بۆیە لە ڕاستیە کورد ناتوانێت بە چەکی ئاین شەڕی ئەوانە بکات، چکەوانە غەیرەتدین نین بەمانە دینیەکەی. ئایا کورتوانی وێتی سود لە ئاین وەربگرێت بۆ پرسی نەتەوایەتی و شوناس وەک کۆمەڵگە ئیسلامیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پێچەوانەوە زۆر جار ئاین وەک هەژمونێکی سیاسی و هەندێک جار لەشکری دژی بەکار هاتووە. تا ئێستاش لە گوتاری دەسەڵاتدارەتی ئاینیە، تا ئێستاش تورکی مسلمان، عەرەبی مسلمان، فارسی مسلمان لە باگراوندیانە ئێمە وەکو مسلمان نابینن لە ڕاستیە. واتە ئەو وڵاتانە وایان لە ئێمە کردووە کە ئێمە هەڵگری گوتارێکی نەتەوەیی بین زیاتر لەوەی کە هەڵگری گوتارێکی ئاینی بین. بەڕای شارەزاین ئاین لە لای عەرەب و فارس و تورک زۆرجار لە خزمەتی پرسە نەتەوایەتیەکەدا بووە، بەڵام کورد ئەم مۆدێلەی نەبووە، هەندێک جار لە ڕێگەی نەتەوەپەرستی و دەسەڵاتی ئاینیەوە چەوسێنراوەتەوە. ڕاستە ئەوانە بە بەراورد بە ئێمە خاوەنی دەسەڵاتی سیاسی خۆیان و دەوڵەتی خۆیانن، بەڵام لە ڕاستیە لە وڵاتەکانیانە مافی مرۆڤ غایبە، دیموکراسیە تا ڕادەیەکی زۆر غایبە، کەرامەتی مرۆڤ غایبە، ئازادیەکان غایبن. مەسەلەکە پەیوەندی بە چیەوە هەیە؟ لە ڕاستیە پەیوەندی بەوە هەیە کە گوتارێکی ئاینی زۆر بەهێز تەحەکوم بە دەسەڵاتی سیاسیە وڵاتانەوە کە بۆیە یعنی بەدیوێکە ئەو سێ نەتەوەی دراوسەی ئێمە ئیستثماری ئاینیان کردووە، بەڵام ئەمە خزمەتی بە کەمینەیەکی دەسەڵاتدار کردووە و زیانی بە زۆرینەی شعبەکەیان گەیانووە. تا چەند دەسەڵاتی ئاینی و شوناسی نەتەوەیی ئاوێزانی یەکتر دەبن؟ دەسەڵاتی ئاینی و دەسەڵاتی سیاسی یەکانگیرن و بیریشمان نەچێت ئێمە وەکو مسلمان، کوردی مسلمان لە ڕاستیە یعنی دەسەڵاتی سیاسیمان بەدەستەوە نییە. مادام دەسەڵاتی سیاسیمان بەدەستەوە نییە کەواتە توانای ئەومان نییە ئیستثماری ئاین بکەین و بەرهێنان لە ئاینە بکەین. کاتێک دەسەڵاتی ئەتوانین ئیسفادە لە ئاینی ئیسلام بکەین بۆ ڕوبەڕووبوونەوە، کاتێک ئێمە دەسەڵاتی سیاسی ئێمە، عەسکەری ئێمە لە تورکەکان و فارسەکان و عەرەبەکان بەهێزتر بێ. بەڵام مادام ئەوان لە ئێمە بەهێزترن، بۆیە هەمیشە لە ئیستثمارکردنی گوتاری ئاینیە ئەوان براوەترە بن. لە نێوان کوردانی یەزیدی و یارسانەکان و عەلەویەکان و سوننە مەزهەب و کوردە فەیلیەکاندا بە تەواوی جیاوازیانەوە تێکڕا ئاین لە خزمەتی شوناسی نەتەوایەتیدا بووە، یان بابەتێکی کۆمەڵایەتی یان فەرهەنگی بووە. هێشتا ئەو مۆزایکە ئاینی و فەرهەنگی کوردستان بۆتە خەسڵەتێکی فەرهەنگی و کۆمەڵایەتی و ڕێگر بووە لە بەردەم گەڵاڵەبوونی شوناسێکی ئاینی جەماوەریدا. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.